شاری پزیشکی فاروق خەونێک هاتە دی. ڕۆژی 4/4/2014 ڕۆژێکی دیارە لە ڕەوتی پێشکەوتنی تەندروستی لە کوردستان و عێراق. لەو ڕۆژەدا شاری پزیشکی فاروق کە لەلایەن فاروق هۆڵدینگەوە دروستکراوە لە شاری سلێمانی کرایەوە. شاری پزیشکی فاروق چەندین کلینیکی پزیشکی و سەنتەری تەندروستی تایبەتی لەگەڵ نوێترین و پێشکەوتوترین تەکنەلۆژیای سەردەم ئامادە کردووە کە لەگەڵ هەموو پێوەرە جیهانیەکان بۆ سەلامەتی نەخۆش و باشترکردنی کوالەتیدا یەکدەگرنەوە. ئامانج لە بنیادنانی شاری پزیشکی فاروق سنوورەکانی کاری بازرگانی تێپەڕێنێت و پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بێوێنە ئامانجە باڵاکەیە. ئاواتەخوازی ئەوە بووم کە بتوانم نەخۆشخانەیەک دروست بکەم کە ببێ بە سەرچاوەیەکی گەورە بۆ خزمەتکردنی خەڵکی سلەیمانی و کوردستان بە تایبەتی و بە گشتی بۆ وڵاتەکە هەمووی. ئەمە لە هەستێکەوە دروست بوو لەلام لە گرنگی نەخۆشخانەیەکی پێشکەوتوو کە جیاواز بێ لەو نەخۆشخانانەی کە ئێستاکە لە وڵاتەکە هەیە لە ڕووی بینا و لە ڕووی ئەچیزە و معدات و لە ڕووی کوالیتی هەموو سیستەمەکانی و بە بوونی ژمارەیەکی زۆر پزیشکی شارەزا و بتوانە کە توانایەکیان هەبێ لە مستەوای بەرزی جیهانە. ئەو ئاواتم بە دروستکردنی ئەم نەخۆشخانەیە هاتە دی و ئامانجیشم لەوە ئەوەیە کە ئەم نەخۆشخانەیە بەردەوام بێ بە شێوەیەکی واکە هەرچی دەست کەوتێکی هەیە بێگومان ئێستا لە قازانجانەیە کە کەوتە قازانجیشی هەمووی بۆ نەخۆشخانەکە سەرف کرێتەوە. هەرچەندە نەخۆشخانەکە نوێترین و پێشکەوتوترین تەکنەلۆژیای پزیشکی بۆ دابین کراوە، بەڵام خەونی دروستکردنی شاری پزیشکی فاروق زۆر دێرینە. خەونێکی لە مێژینە بە ئیرادێکی بەهێز بوو بە واقع. بۆ نمونەی هێرمەوە من عملیاتێکی پچکۆلەم کرد بە زۆر قورس بوو لە ناوپردان لە زمانی پێشمەرایەتی شۆڕشی ئەیلوولە. نەخۆشخانەیەک بوو، هەر نەخۆشخانەکە دوو دکتۆری تیا بوو ئەو کاتە. ئەو عملیاتەم کرد لەسەر مێزێک کە مێزی عملیات نەبوو. لە پاشەوە بۆ بەیانی شەڕ دەستی پێکردەوە کە شەڕ دەستی پێکردەوە بەڕاکردن لە دەرچوون لە نەخۆشخانەکە چوومە دەرێ. لەو کاتەوە هیوای ئەوەم هەبوو کە نەخۆشخانەیەکی وا لە کوردستانە دروست ببێ کە خەڵکی تر سوودی تەواوی لێ وەربگرێ. کاتێک نەخۆش سەردانمانەکات لەلایەن کارمەندەکانمانەوە بە شێوەیەکی شایستە بە خێراتنیان لێکرێت و بەرزترین ئاستی خزمەتگوزاری تەندروستی و ئاگادار بوون بە ڕوویەکی گەش و لە ژینگەیەکی پاکدا پێشکەشەکرێت. شاری پزیشکی فاروق یەکێکە لە نەخۆشخانە پێشکەوتەکان لە سلەیمانی کە ستافێکی ڕووخۆش و پرۆفشناڵ کاری تێدا دەکەن و پێشکەوتوترین تەکنەلۆژیای بۆ دابین کراوە. ئێمە باشترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش دەکەین بە هەموو نەخۆشەکان کە لە نەتەوەی جیاوازن، چارەسەری جۆرا و جۆرمان هەیە و باشترین چاودێری تەندروستی پێشکەش دەکەین بە یەکسانی و بێ هیچ جیاوازیەک. گرنگیدان بە نەخۆشەکانمان ئامانجی سەرەکی ئێمەیە. We consider our patients as our top priority. شاری پزیشکی فاروق لە پێگەیەکی استراتیژیدا دروستکراوە کە گەیشتن پێی زۆر ئاسانە و ئەکەوێتە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود و لەسەر ڕووبەری 70,000 مەتر دووجا بنیاد نراوە. ئەوەش ڕووبەرێکی فراوانە بۆ پێشوازیکردنی ژمارێکی زۆر لە نەخۆش و خزمەتکردنیان بە باشترین شێوە کە ئاسوودەی و سەلامەتی نەخۆشەکان لە بەرچاوەگرێت. لە سەرەتادا ئەندازیارە تەلەرسازەکان و دیزاینەرەکان باشترین و بەرزترین پێوانی جیهانیان لە دروستکردنی بینایی شاری پزیشکی فاروقدا بەکارهێناوە. سیستمی دژە بەکتریا و شوێنی تایبەت بە نیشتنەوەی هەلیکۆپتەر بۆ گواستنەوەی نەخۆش دابین کراوە. هاوکات
دیزاینی ناوی نەخۆشخانەکە بە شێوەیەک دروستکراوە نەخۆش و کەسوکاریان بە ئاسانی دەتوان بگەنە هەموو بەشەکانی نەخۆشخانەکە. شاری پزیشکی فاروق لەلایەن گروپی ئاجی بادامی تورکیەوە بەڕێوابرێت. گروپی خزمەتگوزاری تەندروستی ئاجی بادام یەکێکە لە گروپە گەورەکانی دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی لە تورکیا. بەهۆی بەتوانایی پرۆفشناڵی کارمەندەکانی لەگەڵ بناغەیەکی بەهێز و تەکنەلۆژیای پزیشکی هەموو جۆرە چارەسەر و دەستنیشانکردنیشی تەواو پێشکەشەکات. لەگەڵەوەشدا هەر حەڤە نەخۆشخانە گشتیەکەی و 12 کلینیکە پزیشکیەکەی لەلایەن لیژنەی لێکۆڵینەوەی نێودەوڵەتی JCI باوەڕ پێکراوە. I start here to work from the last year. ساڵی ڕابردوو دەستم کرد بە کارکردن لێرە. بڕیارم ما لەگەڵ فاروق گروپ و ئاجی بادام گروپ بەیەکەوە سەرپەرشتی چالەکە ئیداریەکانی شاری پزیشکی فاروق بکەین. گروپی تەندروستی ئاجی بادام لە ساڵی 1990 دامەزراوە و لە 23 ساڵی ڕابردوودا ئەزبوونێکی زۆرمان پێیا کردووە لە تورکیا و مەسەدۆنیا لە ئەوروپا لە بەڕێوەبردنی نەخۆشخانەیە. بە تایبەتی لە چۆنێتی ئیدارەدانی چالاکیەکاندا لە سەرەتاوە تاوەکو کۆتایی. From A to Z to cover most activities. ئێستا ئاجی بادام لە تورکیا بەشێکە لە IHH لە مالیزیا بەیەکەوە لەگەڵ ئەو گروپەدا ئێمە دووەمین گەورەترین گروپین لە جیهانە. ئێستا لێرە لە سلێمانین بۆ بەڕێوەبردننی ئەم شارە پزیشکیە کە دامەزراوەیەکی زۆر گەورەیە و نوێترین تەکنۆلۆژیای پزیشکی بۆ دامینکراوە. لەگەڵ فاروق گروپ بەیەکەوە ڕێکەوتنێکمان ئیمزا کردووە بۆ بەڕێوەبردن و ڕایکردنی کارەکانی ئەم نەخۆشخانەیە کە پێشتر دروست کراوە و ڕادەستی ئێمە کراوە. لە کۆتایی ساڵی 2013دا بۆ کارکردن تایە و لە 4 2014دا نەخۆشخانەکە دەستی کردووە بە پێشکەشکردنی خزمەتگوزاری. شاری پزیشکی فاروق نەخۆشخانەیەکی 200 دەقەرەوێڵەیە کە 120 ژووری پێشکەوتووی تاک 21 سویتی مۆدرنی ئامادەکرا و بە تازەترین دیزاین و ئامێری تەندروستی جیهانی 3 ژووری سەرۆکایەتی لەخۆگرێت لەگەڵ دامینکردنی هەموو پێداویستەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە ئەوەش واکات نەخۆشخانەکە بێوێنە بێت. هاوکات لە نەخۆشخانەکەدا 53 عیادە و 11 ژووری نەشتەرگەری و 38 دەکەی چاودێری ورد هەیە کە نوێترین تەکنەلۆژیای نوێی بۆ دابینکراوە لەگەڵ بەشی فریاگوزاری خێرا. هاوکات لەگەڵ ئەو شێوازە تەلارسازیە جوانەی کە شاری پزیشکی فاروقی لە سەر دروست کراوە سەرچاوە مرۆیەکان پایەیەکی سەرەکیە بۆ دابینکردنی کارمەندی بەتوانە بۆ پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بەو نەخۆشانەی کە ڕوومان تێدەکات. کارمەندانی شاری پزیشکی فاروق فرەکەتورن و خاوەن لێهاتووی جۆرا و جۆرن. خۆی گشتیان 612 کارمەندە کە لەسەر دوو سەکتەری تایبەت دابەشەکرێن، سەکتەری تەندروستی و سەکتەری کارگێڕی و پێک هاتوون لە 85 پزیشکی پسپۆری، 187 پەرستیار، 11 کارمەندی دەرمانسازی، 98 کارمەندی خزمەتگوزاری نەخۆش، 35 کارمەندی خزمەتگوزاری تەندروستی و 7 کارمەندی تاقیگەکان. کارمەندانی شاری پزیشکی فاروق لێهاتووی باگراوندی جیاوازیان هەیە، بەڵام هەمویان لەسەرەوە کۆکن کە بۆ پەڕی متمانە و باوەڕ بەخۆبوونەوە هەموو هەوڵەکانیان نەخەنەگەڕ بۆ گەیشتن بە ئاستی چاوەڕوانکراو تا ببنەمای ڕەزامەندی نەخۆش و کەسوکاریان. ئێمە وەکو پەشی خزمەتگوزاری نەخۆش کاتێک نەخۆش سەردانی نەخۆشخانەکەمانەکات یەکەم جار ئەچێتە لای پرزگا و پرزگا لێ ئەپرسێت کە بۆچی هاتووە و چ نەخۆشیەکی هەیە و لەوێوە ڕەوانەی پزیشکی گشتی ئەکرێت و لە پزیشکی گشتیەوە نەخۆشەکە ئەبینن و پزیشکی گشتیش ڕەوانەی دکتۆری تایبەتی نەخۆشەکە ئەکرێت و لەوێوە دکتۆرەکە نەخۆشەکە ئەبینێت و هەر شتێکی بوێت بۆ نمونە فەحسی خوێن بێت یاخود ئەشیعە بێت لێرە هەموو بەشێکمان هەیە ئەنێرێ بۆ فەحسی خوێن و لە فەحسی خوێنەوە بۆ ئەشیعەش ئەگەر ویستی و دوای ئەوە ئەگەر نەخۆشەکە پێویستی بە عملیات بوو ئەنێرێتە لای ئێمە وەکو بەشی حسابات کە ئەدمیشنە نەخۆشەکەیەتە لای ئێمە و ئەدمیتیەکەین واتە نەخۆشەکە داخلی خەسخانەکە ئەکەین و
لە دکتۆرەکە لەسەر وەرەقەیە کۆدی عملیاتەکەمان بۆ نووسێ ئێمەش کۆدی عملیاتەکە داخلی سیستەمەکە ئەەکەین و پێمان ئەڵێ سعرەکەی چەنە ئەگەر نەخۆشەکە ڕازی بێت بە عملیاتەکە هەروەکو ئێمە کەسانی وەکو ئێمە لەگەڵی ئاڕۆین بۆ لای دکتۆری بەنج لای دکتۆری بەنج ئەیبینێت و لەوێشەوە ئەنێرێ بۆ فەحسی خوێن و لە فەحسی خوێنەوێتەوە بۆ لای ئێمەش فایلی بۆ دروستەکەین و ئەینێری نەقاتی سێ کە ژوورەکانە هەر نەخۆشە و ژوورێکی تایبەتی خۆی هەیە و مرافقێکیش لەگەڵ نەخۆشەکەیە هەچ کاتێک عملیاتەکەی بوو ئەنیرێتە قاتی دوو لە قاتی دوو هەموو جۆرە عملیاتێکی لێ ئەکرێت لە قاتی دوو کە عملیاتەکە تاوا بوو ئەنێرێتەوە قاتی سێ. أنا من محافظة الموصل. صارت هاي الأحداث فجينا على السليمانية. من لە پارێزگای مووسڵەوە هاتووم کە ئەو ڕووداوانە ڕۆیاندا هاتین بۆ سلێمانی دەربەدەرکراین شەوێک لە ماڵەوە گێژ بووم قاچەکانم لاواز بوون بەیانی هاتم بۆ ئێرە بۆ ئەم نەخۆشخانەیە سوپاس بۆ خوابایەخێکی باش هەیە لەلایەن ئیدارەوە ئیدارەکە زۆر باشە کارمەندانی تەندروستی زۆر باشن ئامێری پزیشکی پێشکەوتویان هەیە شەو زۆر نەخۆش بووم بەڵام دواتر زۆر باش بووم لێرە گرنگی پێدانی دەرونی لە پێش چارەسەری جەستەیەوە پزیشکی خوڕەوژبەرز و زۆر لایەنی تر کە نەخۆش پێویستی پێەتی مواصفاتی جیهانیە يعني كأطباء أخلاق عالية يعني أقدر أقول لك تحوي كثير جوانب اللي المريض يعني يحتاجها جدا يعني كمواصفات تعتبر عالمية. کارمەندانی نەخۆشخانەکە شانازی بە کۆمەڵگە فرەکلتوریەکەیانەوەکەن بۆ پەڕی ڕێزە و چارەسەری هەرێکێک لە کۆمەلگاکەن و بەیەکسانی کەرامەتی هەرێک لە نەخۆش و خێزان و هاوپیشەکانیان ئەپارێزن بەگەیشتنی نەخۆش کارمەندان ئەو پەڕی توانای خۆیان نەخەنەگەڕ بۆ خزمەتکردنی نەخۆش و ڕێنوێنیکردنیان. Irak ve Süleymaniye için yeni olan bu hastanemizde görev yapmaktan mutluluk duyuyorum. زۆر دڵخۆشم کە لەم نەخۆشخانە نوێ کارەکەم کە باشترینە لە کوردستان و عێراق هەر لە سەرەتایکردنەوەی ئەم نەخۆشخانەوە من دەست بەکار بووم لێرە سەرەتا نەخۆش پەیوەندی دەکات بە نەخۆشخانەکەمانەوە لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 0 9 ملیۆن لە ڕێ ئەم ژمارەوە هاوڵاتی دەتوانێت بەرواری بینینی پزیشک وەربگرێت یان هاوڵاتی هەر پرسیارێکی هەبێت دەتوانێت پەیوەندی بکات بەم ژمارەوە دواتر نەخۆش سەردانمان دەکات لە کاتی دیاریکراوی خۆیدا کارمەندی خزمەتگوزاری نەخۆشخانە لەگەڵی دەبێت و هاوکاری دەکات. Ve hastalarımıza istediği kliniğe, laboratuvara, radyolojiye ve diğer emergency, acil departmanlarına eşlik ederek yardım ediyorlar. بەشی فریاگوزاری خێرا یەکێکە لە بەشە پێشکەوتوەکانی شاری پزیشکی فارۆق کە لە سێ پزیشک و چەندین پەرستار و کارمەندی لێهات و پێکهاتووە. ئێرە بەشی ئیمەرجنسی نەخۆشخانەی شاری پزیشکی فاروقە بەشەکەمان پێک هاتووە لە چەند بەشێکی بچووکتر لە ناویە ئەم جێگەی کە ئێستا تایین ئەمە بڵین بەشی ڕئیسیە کاتێ نەخۆشەکان ڕۆمان تێ ئەکەن لێرە ئەم ژوورەمان هەیە کە بەشی جیاکردنەوەی ئەو نەخۆشانەیە بۆ نمونە کە نەخۆشیێکی هەوکردنیە کە پێویستە جیا من بۆ ئەوی نەخۆشەکان بڵاو نەبێتوانێ بۆ نەخۆشەکانی تر لە ناو بەشەکەمانە هەروەها چەند بەشێکی تریشمان هەیە لە ناو ئیمەرجنسی شاری پزیشکی فاروقە کە پێکهاتووە بۆ نمونە ئەمە بەشی نەشتەرگەری بچووکە ئەمە بەشی نەشتەرگەری بچووکە کە دوو جێگامان هەیە لەم بەشەیە و هەموو بڵین پێداویستیەکانی نەشتەرگەری بچووک لە بەشەکە هەیە ئەم بەشە بەشی گەڕانەوەی ژیان یاخود بەشی ریسەسیتەیشن کە بەشێکی زۆر زۆر گرنگە لە ناو ئیمەرجنسیە هەیە طبعا ئەم بەشە کەوتۆتە لەوانەیە تێبینیتان کردبێت کەوتۆتە بەشی پێشەوەی ئیمەرجنسی لەبەر ئەوەی کاتێک کە نەخۆشێک طبعا ئەمە بۆ ئەو نەخۆشانەیە کە بە کتوپڕی دڵیان ئەوەستێ بۆی بە زووترین کات بگەێنرێنە ئەم بەشە و ئەوەی کە پێویستە بۆیان بکرێ طبعا لێرە ئەگەر تێبینی بکەی هەموو ئەو پێداویستیانی کە هەیە ئەو هینەکە ئەیبینی ئەوە ڕیسەسترۆلی کە هەموو ئەو پێداویستیانی تایە کە بۆ گەڕانەوەی ژیان بۆ ئەو کەسانی کە بە کتوپڕی دڵیان ئەوەستێت بەکار بهێنرێت
ئەمیش ژووری گەچتێگرتنە کە بڵین ئەو کابینێت و ئەو هینانەی ئەو هەموو ئەو پێویستیانەی کە بۆ گەشتێگرتن و بۆ لابردننی و بۆ دانانەوەی پێویست بکات لەم ژوورەیە دابین کراوە. ئەمە ئامێری تیشکی سینی گواستراوەیە واتە پۆرتەبڵ ئەکسڕێی مەشین. ئەم ئامێرە زۆر گرنگە کە لە بەشی ئیمەرجنسیە هەبێت چونکە هەندێک لە نەخۆشەکان لەوانەیە نەتوانن ببرێن بۆ بەشی ئەشعە لەبەر ئەوە لە هەر لە شوێنی خۆیانە لەسەر جێگاکەی خۆیان ئەتوانرێ تیشکەکەیان بۆ بگیرێ بەم ئامێرە. تایبەتمەندیەکانی بەشەکەمان بەشی ئیمەرجنسی کە حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە یەک کاتێکی باش ئەدرێ بە نەخۆش گوێی لێ ئەگیرێ بۆ ئەوەی بتوانیت بچیتە بنج و بناوانی کێشەکانیان بەڵام لە هەمان کاتیشا ئەو نەخۆشانی کە یەن و ئەو نەخۆشانی کە ژیانیان بۆ نمونە لە مەترسیایە بە زووترین کات هەڵسەنگانیان بۆ ئەکرێ بۆ نمونە دوێنێ نەخۆشێکمان هەبوو کە هات لە مدەی نیو سەعاتە لە هاتنەژوورۆی لە دەرگای بەشەکەمان هەتاکو ژووری عملیات هەموو تاقیکردنەوەکان و تەنانەت بەشی تیشک و هەموو ئیشەکانی بۆکرا لە مدەی نیو سەعاتە لە هاتنەژوورۆ بۆ ژووری عملیات بەس ئەوەنەی پێچوو و ینی بە سەرکەوتووی ئیشەکانی بۆکرا و ژیانی ڕزگارکرا کە ئەگەر دواکەوتی تێبووە لەوانەیە ژیانی لەدەستبایە. شتێکی تر کە حەزەکەم باسی کەم ئەوەیە کە پزیشکەکان لە ئەم بەشەیە هەمویان بەلانی کەمەوە 10 ساڵ و سەر و 10 ساڵ ماوەی پسپۆڕیان و ماوەی ڕاهێنانیان و خوێننیان لە وڵاتەکانی بەریتانیا، ئەڵمانیا، ئوسترالیا کردووە کە ئەمەش بەڕاستی کواڵەتی ئەهێنێتە ناو بەشەکەوانەیە. ناحەیەکی تر کە حەز ئەەکەم ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ئەو ئامێرانەی کە ئەیبینی لەم بەشەیە هەروەها ئەو دەرمانانی کە بەکاردەهێنرێ هەر هەمویان بە بەرزترین ستاندەری جیهانیان لە ئاستی بەرزترین ستاندەری جیهانیان هەروەها ئەو گایدلاین و ئەو پرۆتۆکۆڵ و ئەو ڕێنماییانەی کە لە بەشەکەیە ئێمە دوای ئەکەوین و تەطبیقی ئەکەین هەمووی گایدلاین و ستاندەری جیهانیە کە هەمووی لە ئەخیرایەتەوە سەر ئەوەی کە باشترین خزمەتگوزاری و سەیفترین یا سەلامەترین خزمەتگوزاری ببەخشێ بە ئەو کەسانە ئەو نەخۆشانەی کە ڕوو ئەکەنە بەشەکەمان لە شاری پزیشکی فاروق. خزمەتگوزاری نەخۆش و هاوکاریکردنی یەکتری لە گۆڕینەوەی زانیاری بۆ پێشکەشکردنی باشترین و گونجاوترین چاودێری لە گرنگترین ئامانجەکانی شاری پزیشکی فاروقە. بێگومان گەیشتن بەو ئامانجا بێ هاریکاری و بەشداری بەشی تیشک نابێت. بەشی تیشک یەکێکە لە بەشە گرنگەکانی نەخۆشخانەکە کە ستافێکی بەتوانا و ئامێری پێشکەوتوی پزیشکی تێدایە. نەخۆش دەتوانێت لە ماوەی کووردا چەند ئەشعەیەک بگرێ لە هەمان بەشدا. حقيقة احنا في هذا القسم لە بەشی تیشکدا هەموو ئامێرە نوێەکان دابین کراون کە یارمەتیمان دەدەن هەموو ئەشعەیەک بگرین. ئامێرەکانمان پێکاتون لە ئامێری MRI، CT سکان جگە لە ئەشعە ئاساییەکانی تر. بەشێکی تایبەتیشمان هەیە بۆ سۆنەر و پشکنینی چڕی ئێسک. لە ڕاستیدا ئامێرەکان زۆر پێشکەوتون و یارمەتی دەستنیشانکردنی دەدەن بە کوالێتێکی بەرز. ئەوەش بە شێوەیەکی ئیجابی کار دەکاتە سەر ئەو خزمەتگوزارە تەندروستیانەی کە شاری پزیشکی فاروق پێشکەشیان دەکات بۆ هەموو نەخۆشەکان. لەگەڵ ئەوەشدا ئێمە سیستمی کۆکردنەوەی زانیاری و داتاکانمان هەیە بۆ نەخۆشەکان. ئەوەش بێگومان وەک تۆماری تایبەتی نەخۆشەکانمان بەکاردێت بەهۆی ئەو ئامێرە پێشکەوتوانەی لێرە هەمانە توانیمانە حاڵەتی زۆر هەستیار ئاشکرا بکەین. لە بەشی تاقیگی شاری پزیشکی فاروق ئامێری نوێ باشترین ستاف و کوالیتی کۆنتڕۆڵ بە ستانداردی جیهانی دابین کراوە. لەم بەشەدا 17 کارمەندی لێ هاتوو کارەکان کە ئەوانیش پزیشک و کارمەندی تەکنیشین. ئێمە لێرە بێزگەلەوەی کە تازەترین ئامێر بەکارهێنین بۆ فحسەکانمان باشترین ستافمان وا ڕاهێنین کە بە شێوەیەکی ستاندەری جیهانی فحسەکانتان بۆ بکەن. لێرە تاقیەکەمان پێک هاتووە لە بانقی خوێن لە هیماتۆلۆجی، بایۆکیمیستری، مایکرۆبایۆلۆجی ئەن هیستۆپاتۆلۆجی. بەگشتی ئەو کەسەی کە بوێت فحسی خوێن بکات لە تاقیەکەماندا هەموو لە 85 فحسەکانی لێرە ئەتوانین بۆ بکەین بەبێ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ هیچ ڕفرەنس لابێک یا بگەڕێنەوە بۆ هیچ
تاقیگەیەکی تر کە یارمەتیمان با لە فەحسەکاندا. بانکی خوێن لە شاری پزیشکی فاروق یەکێکە لە باشترین بانکەکانی خوێن لە جیهاندا لە ڕووی پاراستن و کوالیتی ئامێرەکانەوە. پرۆسی پشکنینی خوێن بە کوالیتیشی بەرز ڕێکخراوە بۆ دڵنیابوون لە سەلامەتی نەخۆشەکە. ئەو بەشانەی کە ئێمە فەحسەکانیان تێئاکەین بریتین لە بایەکی مستری واتە بەشی کیمیا، بەشی هیماتۆلۆژی، بەشی مایکرۆبایۆلۆژی، بەشی هیستۆپاتۆلۆژی و بەشی بانقی خوێن. بانقی خوێنمان یەکێکە لە پێشکەوتوترین بانقی خوێنەکانی جیهان ئەتوانم بڵێم لەبەر ئەوەی ئێمە ئیستا جێڵ سیستەم بەکارهێنین کە جێڵ سیستەم لە ناوچەکە زۆر بەکەمی بەکاریەت بە تایبەتی لە عێراقا باوەڕ ناکەم لە شوێنی تر بەکار بێت ئەگەر بەکاریش بێت زۆر تازەیە، بەڵام ئێمە بێجگەل لەوەی کە بە ستاندەری جیهانی وەکو ئامێرەکان ئامێری ستاندەری باش بەکارهێنین، ئێمە پەیوەستین بە ڕێنمایە جیهانیەکان و ڕێنمایە ئەوروپیەکان و لەگەڵ ئەوەشە ڕێنمایە ناوخۆییەکان، چونکە ئێمە ئەبێ بە یارمەتی ڕێنمایە حکوومیەکانی کە ئارجی واتە حکوومەتی هەرێم و لەگەڵ ڕێنمایە ئەوروپیەکان و ڕێنمایە جیهانیەکان کە بە تایبەتی لەسەر بانقی خوێن کە تاکی دەکاتەوە لەسەر ئەوەی دانی خوێن پێویستە بۆ ڕزگارکردنی نەخۆش، بەڵام ئەگەر بە خراپ بەکار بهێنرێت خوێن دان یان خوێن وەرگتن ئەبێ بەهۆی نەخۆشی و ئەبێ بەهۆی زەرەر بۆ نەخۆشەکە. لەبەر ئەوەی ئێمە زۆر تاکی دەکەینەوە لەوەی کەوا ئەو کەسەی کە خوێن وەرەگرێ لێرە زۆر بە سەلامەتی و بە طریقەیەکی زۆر پێشکەوتوو وەری بگرێت و بە سەلامەتی دەرچێت لە خستەخانەکەمان. یەکێک لە سیما دیارەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بە سیستمکردنی نەخۆشخانەکەیە. زانیاری دەربارەی نەخۆش لە سیستمی ئەلکترۆنی شاری پزیشکی فاروقدا هەڵەگیرێت و ئەو زانیاریانە بە ئاسانی لە نێوان بەشەکاندا ئاڵوگۆڕ دەکرێن. هەر نەخۆشە و تۆمارێکی تایبەت بەخۆیە بێت کە دەتوانێت لە داهاتوودا سوودی لێوەربگرێت. سیستەمی تۆمارکردنی زانیاری نەخۆش بەشی ئایتی دابینی کردووە. ئێمە لەم دامەزراوەیە هەموو کارەکانمان کردووە بەو ئەلکترۆنیە و هەموو شتەکانمان پێکەوە گرێدراون. لە سەرەتای وەرگرتنی نەخۆشەوە زانیاریەکان لە سیستەمەکەیە کۆکرێتەوە. ئەمەش واتای ئەوەیە هەموو زانیاریە گرنگەکان دەربارەی نەخۆشەکە لە سیستەمەکەیە هەڵەگیرێت. هاوکات پزیشکەکان هەر ڕاوێژێکی تریان هەبێ هەمیشە لە ڕێی سیستەمەکەەوە ئەبێت. ئەمەش واتای ئەوەیە هەموو شتێکی تۆمارکرا و هەموو زانیاریەکیش لەبەردەسایە بۆ پزیشکەکانی تر و دەمێنێتەوە. هەر کاتێک ئەنجامی پشکنین دەرکەوت ئەوی ژەخرێتە ناو سیستەمەکەەوە. بەو شێوەیە پزیشک و نەخۆشەکان بە ئاسانی دەتوانن دەستیان بگا بەو زانیاریان. 11 ژووری نەشتەرگەری پێشکەوتو لە شاری پزیشکی فاروقەیە. ژوورەکان بەڕووبەری جیاوازن و ئامادەکراون بۆ هەموو جۆرە نەشتەرگەریە کە لە نەخۆشخانە پێشکەوتوەکانی جیهاندا دەکرێن. هاوکات سیستمی پەخشی ڕاستەوخۆی سریدی تێدایە کە بۆ مەبەستی فێرکاری بەکاردێت. ئێمە ئێستا لە ژوورە بچووکەکانی نەشتەرگەری شاری پزیشکی فاروق وەستاوین بۆ نەشتەرگەری بچووک. نەخۆش لە کاتی ڕۆژایەت و دوای تەواوبوونی نەشتەرگەریەکە یەکسەر ئەتوانێت بڕاتەوە. نەخۆشەکە بەیانیەت و دوای نیۆڕۆ پاش نەشتەرگەری دەرەچێ. جگە لەمە ژوورە گەورەکانی نەشتەرگەری لە بەشێکی تری نەخۆشخانەکەیان کە ژووری نەشتەرگەری تایبەتمان هەیە بۆ هەموو نەخۆشیەکان. بۆ چارەسەری سروشتی یەکەی ڕاهێنان و چارەسەری سروشتی یەکێکە لە بەشە گرنگەکانی نەخۆشخانەکە کە چەندین ئامێری نوێی بۆ دابین کراوە بۆ ڕاهێنانەوەی نەخۆش لە ڕێی چارەسەری سروشتیەوە. ئەو نەخۆشانەی تووشی ئیفلیجی بوون یان کێشەی جونگەکان و سەڵفانیان هەیە دەتوانن لێرە چارەسەری پێویست وەربگرن. ئێمە ئێستا لە یەکەی ڕاهێنان و چارەسەری سروشتین کە زۆر ئامێری چارەسەری سروشتی تێدایە. لە نێویاندا ئەم ئامێرە کە بۆ ڕاهێنانەوەی نەخۆشی بەکاردێت کە کێشەی فەقراتی هەیە. لەم هۆڵەدا هەموو حاڵەتەکانی نەخۆشی فلیجی چارەسەر دەکرێت. ئەم ئامێرانەشمان هەیە
بۆ نمونە ئەمە ترێلمێڵە ئەو کەسانە بەکاری دێنن کە کێشەی لاوازی ماسوولکەیان هەیە لەگەڵ ئەوەش بۆ گەیشتن بە ڕێکی جەستەش بەکاری دێنن. ئەو کورسیەش کە لەوێدایە بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی دەست و قاچ بەکاردێنرێت. هەموو ئەو ئامێرانی لێرە فراهم کراون بەکاردێنرێت بۆ ڕاهێنانەوەی ئەو نەخۆشانەی کە بەدەست ئازاری پشت، کێشەی جوڵە و ماسوولکەکانی تەواوی جەستەوە دەناڵێنن. هەموو ئەمانەی پێکەوە چارەسەری سروشتیان پێدەوترێت. ئەگەر سەیری ئەم ئامێرانی ئێرە بکەیت لەوانە پاسکیل و هەروەها ئامێری بەهێزکردنی ماسوولکەکان، لێرەشدا هەمان هۆکاری بەهێزکردنی ماسوولکەی منداڵان هەیە. لێرەدا هەموو حاڵەتەکانی تایبەت بە منداڵان چارەسەر دەکرێت کە بەدەست جۆری جیاواز لە ئیفلیجیەوە دەناڵێنن، بە تایبەت ئیفلیجی مێشک و شێواوی کە لە کاتی لەدایکبوونەوە لەگەڵ منداڵەکاندایە. ئەمانە ئامێری زۆر پێشکەوتوو بەسوودن بۆ منداڵان تا بگەڕێنەوە باری ئاسایی خۆیان بە زووترین کات. ئەمە بەشێکە لەوەی ئێمە پێی دەڵێن ڕاهێنانەوەی پزیشکی. لە بەشی دووەمیشدا کە کەمێکی تر دەبینین ئەو ئامێرانە هەن کە تایبەتن بە کەمکردنەوەی ئازار و چارەسەرکردنی حاڵەتی تایبەت بە بڕبڕەی پشت و هەموو جونگەکان کە ئێستا لە هۆڵی دووەمی تایبەت بە چارەسەری سروشتی و نەخۆشی جونگەکان لە شاری پزیشکی فاروق دابین کراون. ئێستا ئێمە دەچین بۆ بەشی دووەمی یەکەی چارەسەری جونگەکان و چارەسەری سروشتی لە شاری پزیشکی فاروق. لەم ژوورەدا هەموو پێداویستیەکانی تایبەت بە چارەسەری هەموو حاڵەتە جیاوازەکانی ئازاری جونگەکانمان هەیە. بۆ نمونە لێرە مایکرۆوەیڤمان هەیە، لێرەدا شۆرتوەیڤمان هەیە کە شەپۆلە کورتەکانە. ئێرەش تایبەتە بە چارەسەری حاڵەتی سەوەفانی جونگەکان، جا سەوەفانی ئەژنۆ بێت یان جونگەکانی بڕبڕەی پشت. أو مفاصل العمود الفقري. لێرە چەندین ئامێری نوێ و پێشکەوتومان هەیە، لەوانە چارەسەر بە لەیزەر بۆ چارەسەری جونگەکان، هەروەها ئۆڵترا ساوندمان هەیە. ئەمەش لەو ئامێرە نوێیانەیە کە پێی دەوترێت چارەسەر بە شۆک. ئەمانە بەشێکن لەو ئامێرە نوێیانەی کە لە نەخۆشخانە پێشکەوتووەکاندا بەکاردێن لە سەرتاسەری جیهاندا. لەم ژوورەش ئەو ئامێرەمان هەیە کە مەبەستی چارەسەر لێرە کەمکردنەوەی ئازارە، بە تایبەتی ئەو ئازارانەی کە بەردەوامن و زۆر لە ڕێی بەکارێنانی شەپۆلی سەر و دەنگی ئەڵتراساوند و تێنس کە بەشێکن لەو ئامێرانی لە کەمکردنەوەی ئازاردا بەکاردێن بۆ گێڕانەوەی نەخۆش بۆ باری ئاسایی خۆی. لێرەشدا یەکێک لەو ئامێرانەمان هەیە کە زۆر کەمە، ناوی ئەلێکترۆماگناتیک فیلدە کە 5 بواری کارۆمۆگناتیسی هەیە. ئەمە یەکێکە لە ئامێرە هەرە پێشکەوتوەکان لە جیهان و هەروەها لەم نەخۆشخانەیەشدا کە تایبەتە بەو نەخۆشانەی بەدەست سەوەفانی فەقەراتەوە دەناڵێنن، لەوانە بڕبڕەی مل و سەوەفانی ئەژنۆ. ئەمەیان تایبەتە بە فەقەراتی بڕبڕەکانی مل و ئەوەشیان بۆ بڕبڕەکانی پشت و بڕبڕەی خوارسک بەکاردێت. والجزء الثاني خاص بالفقرات القطنية والأجزاء السفلية من البطن. بەدەستهێنانی ڕەزامەندی لیژنەی هاوبەشی پەسەندکردنی دامەزراوەکانی چاودێری تەندروستی لە ئەمریکا یەکێکە لە ئامانجەکان. دوای پەسەندکردنی شاری پزیشکی فاروق ئەبێت یەکەم نەخۆشخانە لەسەر تاسەری عێراقدا کە لەلایەن JCIەوە پەسەندکرابێت. یەکێ لە ئامانجەکانمان لێرە بەدەستهێنانی ڕەزامەندی کۆمیتەی هاوبەشی پەسەندکردنی دامەزراوەکانی چاودێری تەندروستیە لە ئەمریکا. ئێستا سەرقاڵی دابینکردنی هەموو پێداویستیەکانی ترین بە جۆرەی پێوەرەکانی JCIە بۆ ئەوەی هەر کاتێک داوای پەسەندکردنمان کرد لە کۆمیتەکە، سیستەمەکە لێرە بۆ وردبینیکردن ئامادە دەبێت. ئەوسا ئەم نەخۆشخانەیە دەبێتە یەکەم نەخۆشخانە لە سەرتاسەری عێراق کە لەلایەن JCIەوە پەسەند کرابێت. ئەوە ژواتای ئەوە دەبێت ئەوەی ئێمە لێرە دەیکەین بە جۆرەی پێوەری نێودەوڵەتیەکان دەبێت کە لە سەرتاسەری جیهانە پەیڕەو دەکرێت.
خەونێکی دێرین هاتە دی و بەردەوامی شەوێت. پرۆژەکە پرۆژەی هەموو هاوڵاتیانە. پشگیری هاوڵاتیانیش مەرجی سەرەکی کاروانێکی دوور و درێژە لە پێشەشکردنی خزمەتگوزاری تەندروستی و کۆمەڵگایەکی تەندروست. ئەم پرۆژەیە کە بەردەوام ئەبێ بۆ بەرەو پێشچوون لە هەموو مەجالەکانی دکتۆری و فحوسات و لە مەجالەکانی هەموو لە ڕایدۆلۆجی و لە مختبەرات و کە هیوادارم هاوڵاتی لێرە پێویستی بەوە نەبێ نەبچێ بۆ وڵاتانی دراوسێ و پێویستی بەوە نەبێ بچێ بۆ ئەوروپا بە دابینکردنی هەموو ئەو پێویستیانەی کە لە نەخۆشخانەیەکی زۆر پێشکەوتووی جیهانە ئەوەی کە هەیە ئێستا و بەردەوام دەستمان بە ئیشەکەەوە بێ بۆ پێشخستنی ئەمەش بە هاوکاری ئەو تیمە پزیشکیە کە لێرە هەن و بە هاوکاری و پشگیری هەموو هاوڵاتیەکی بەشەرەف کە گرنگی ئەم پرۆژەیە ئەزانێ و ئەم پرۆژەی هەموو خەڵکە پرۆژەی منێوە کوتم بۆ قازانجنیە لەبەرەوە پشگیریکردنی ئەم پرۆژەیە و پرۆژەکانی کە خزمەتی گەلەکەمان بکە ئەرکی سەرشانی هەموو ئینسانێکی نیشتمان پەروەرە.